وەرزان هەر سەبارەت بە بوومەلەرزەکەی ئەمشەو ئێستا پەیامنێرمان ئازاد ئۆمەراوەیی لە قەزای سۆرانەوە وەردەگرین. ئازاد سڵاو لێبێت وەم کاتەی تۆش باش. دەمەوێت زانیاریم پێ بدەیت سەبارەت بە بوومەلەرزەکەی سۆران. گوڕی بوومەلەرزەکە لە سۆران چەند بووە؟ زەرەرە گیانی و سەرەتا دواتر مادیەکان چۆن بوون؟ بەڵێ کارزان سڵاو لە تۆ و لە بینەرانی بەڕێز بێتن. دیارە لە قەزای سۆرانیش وەکو و باقی شوێنەکانی تری هەرێمی کوردستان ئەمشەو بوومەلەرزە هاتووە، هاوڵاتیان بە شێوەیەکی بەرچاو هەستیان بەو بوومەلەرزەیە کردووە. بوومەلەرزەکە بۆ هۆی دروستبوونی ترس و دڵەڕاوچێ لای هاوڵاتیانی قەزای سۆران وە هاوڵاتیان لەگەڵ ڕوودانی ئەم بوومەلەرزەیە سەرجەم هاوڵاتیان لە ماڵەکانیان هاتنە دەرەوە، هاتنە سەر شەقامەکان بۆ ئەوەی لە ئەگەری بەهێزبوونی زیاتری سەلامەت بێتن. دیارە ئێمە وەکو کەناڵی ئاسمانی پەیام پەیوەندیمان کرد بە بەرگری شارستانی قەزای سۆران. دیارە ئەوان ئاماژەیان بەوەدا لە سۆران هیچ زیانێکی گیانی ڕووی نەداوە و هەروەها پەیوەندیمان بە بەشی فریاکەوتنی نەخۆشخانەی ئاشتی وە کرد. دیارە بەڕێوەبەری ڕاگەیاندنی بەشی فریاکەوتنی نەخۆشخانەی ئاشتی ئاماژەی بەوەدا کەوا ئەم شەوسی هاوڵاتی لە قەزای سۆران بەهۆی ڕوودانی ئەو بوومەلەرزەیەوە سەردانی نەخۆشخانەیان کردووە و چارەسەری پێویستیان بۆ کراوە و ئەم نەخۆشخانە ڕەوانەی ماڵەوە کراون. دیارە بەهۆی ترس و دڵەڕاوچێەوە بەشێک لە هاوڵاتیان فشاری خوێنیان بەرز بۆتەوە، سەردانی نەخۆشخانەیان کردووە، بەڵام هیچ هاوڵاتیەک بەهۆی بوومەلەرزەوە بریندار نەبووە. تەنها لە هەندێک شوێن لە قەزاکە بۆتە هۆی ڕووخانی حەوت. ئازاد باس لەوە کرد کە زەرەری گیانی نەبووە، سوپاس بۆ خاڵێوێ، بەڵام بە پێی زانیاریەکانت بە پێوەری ڕێکتەر بە پلەی بوومەلەرزەکە لە قەزای سۆران بە پێی زانیاریەکانی تۆ چەند بووە؟ لە کاتێکدا لە بەشێکی زۆری ناوچەکانی هەرێمی کوردستان پلەیەکی بەرزی تۆمار کردووە. دیارە بە حکمی ئەوەی لە قەزاکە کەشناسی هیچ ئامێرێکی ئەو تۆیان لە بەردەستدانیە کەوا پلەی ڕێکتەری بوومەلەرزە دیاری بکەن، بەڵام بەپێی ئەوەی کەوا لە ئێستادا بڵاو کراتەوە 4.5 بووە قەزای سۆرانیش. ئازاد ئۆمەراوەیی پەیامنێری پەیام لە سۆرانەوە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی. هیوای سەلامەتی بۆ هەموو لایەکتان. سپاس بۆ زانیاریەکانت.